کەرنەڤاڵی نێرگس بۆ دووهەمین جارە خەی ماڵی خەونەکان بۆ ئەم ساڵ بە هاوبەشی سەنتەری گەشەپێدان ئەنجامیدا. کەرنەڤاڵەکە کۆمەڵی بەرگەی جۆراوجۆر لەخۆ دەگرێت، لەوانە کۆمەڵی پێشەنگای تایبەتن، پێشەنگای فۆتۆگرافی بۆ کۆمەڵی فۆتۆگرافەری بە ئەزمموی قەزاکەوە، هەروەها پێشەنگای کاری دەستی بۆ کۆمەڵی خانمی بە ئەزمون کە کۆمەڵی توانە و تاقە وزەیان هەیە کە لە ڕێگەی دەستەکانیان و نمایشی توانەکانیان کەن، و هەروەها بەرهەمی خۆماڵی کوردی کۆمەڵە بەرهەمی خۆماڵیمان هەیە کە پێشتر ئەکرێ بڵێن زۆر باو نەبوو لە ناو خەڵکا، زۆر بەسەر چوبوون بۆ ئێمە زیدومان کردوێتەوە، و هەروەها کۆمەڵی بڕگەی جۆراوجۆرمان هەبوو لە نێو کەرنەڤاڵەکە، لەوانە نمایشی جلوبەرگی کوردی و هەروەها کۆڕی شاعیرانمان هەیە کە ئەمانە کەرنەڤاڵەکە زیاتر گەرمە گوڕەکات. ئامانجی سەرەکی ئێمە برەودانە بە توانە و تاقەکانی تاک، چ خانم بێت چ گەنج بێ یاخود هەر تاکێک بێت، ئێمە ئەمانەوێت برەو بە توانەکانی بدەین و توانەکانی زیاتر وەگەڕ بخەین. من بە هەنێ کاری دەستی ئەتەمین بەشداریم کردووە و هەنێ توحفیاتە. پێمان خۆشە بەشداریەکەین لەم پێشانگایانەدا، هەرچەند کارەکانی من زیاتر لەسەر خواستی داواکارەکان ئەیکەم، من لە ڕێگەی پێیجەکەمەوە زیاتر شتەکان مافرۆشم. تر بۆ ئێمەش باشە لەبەرەوە ئێمە کە خوێندنمان تەواو کردو و تاعین نابین، هەر خۆشە بە شتێکەوە خۆمانی پێوە مەشغوڵەکەین. ئەمانە هەنێ تابلۆن و لەگەڵ هەنێ بابەتی جوانکاری ناوماڵن.